کچێکی شۆخ و شەنگ و خوێنکاری زانکۆ لە ڕێگەی کەسە نزیکەکانیەوە تووشی مادەی هۆشبەر بووە. تاوای لێهات کچەکە تووشی دەیان حاڵەتی خراپ و لە بیرچوونەوە بوو. ئەمە یەکێکە لەو سەدان چیرۆکە خەمناکەی لە ناو بەشێکی ماڵە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا هەیە. لەگەڵمان بن ئەمجارە لە بەرنامەی نهێنیەکاندا ورد و درشتی مادەی هۆشبەری ترسناکتان بۆ ئاشکرا دەکەین. شو ئێران مەکرد بە بۆنەی برادێکەوە کەسێکم ناسی بازرگانی مادەی هۆشبەر و مامۆسای قوتابخانەیەکی سەرەتایی بوو. دەستا کەم سەرقاڵەکە بە ناخواردنەوە کەسانی کە کار لەو مادەیە دەکەن بەداخەوە بڵاو بوونەتەوە سزاکەی دەکاتە لە سێدارەدان و حکمی موعەبەد. بازرگانی پێکردنی ئەم ساڵ زیادی کردووە. یەکێک لەو چیرۆکانەی کە خوێندکارێکی ڕەگەزینەی لە زانکۆکانی سەبەبی مردنی کەسەکانن کە زۆر جارە بینین کەسانێک بەهۆی ئالوودەبوونیان لەسەر مادەی هۆشبەر بەهۆی ئەم نەخۆشیانەوە گیان لەدەست دەدەن و ئادارم کەس لەبەر پارەژیانی خۆی نەفەوتێت. ئێستا بازرگانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان پەڕیوەتەوە بۆ بازرگانی نێودەوڵەتی و دروستکردنی کێڵگە و کارگا. خۆتان ببینن ئەم بازرگانە چی دەڵێت؟ پێشەوەی دەست پێ بە بازرگانی کردن لە مادە هۆشبەرەکان و لەم بوارەیە ئیش بکەیت پیشە چی بوو خۆت؟ پیشەی خۆم کاسب بووم معمەلی ترشیاتمە بوو لە شاری ڕانیە. باشە باری دارایی چۆن بوو؟ باری داراییم زۆر خراپ بوو، هیچ باش نەبوو، معاشەتی ژیانم بەڕاستان پێیان. باشە معاملەت هەبوو باری داراییت خراپ بوو؟ معاملەکەی سوادەی زۆر نەبوو، لە شارۆچکەیشی پشکۆلەیە بوو، زۆر سەرفیاتم نەبوو. باشە چۆن سەرەتا دەستت کرد بەم کارە؟ کی پێشنیازی بۆ کردی لە چیەوە دەست پێ کرد؟ سەرەتا هاتوچۆی ئێران مەکرد ئەشیامە کڕی بۆ معاملەکەم، دواتر لەوێ کەسێکم ناسی بەناوی پێشنیاری بۆ کردم کە بچمە ناو کارەکەەوە. خۆی ئیشی چی بوو؟ بازرگانی مادەی هۆشبەر بوو. باشە پێشنیاری چی بۆ کردی وتی چۆن لەگەڵمان بەشدار بە؟ پێشنیاری بۆ کردم کە لەگەڵ شۆڕش کە برادەری ئێمە بازرگانی مادەی هۆشبەر بکەین بەوەی کە تۆمۆحی یامێکە خێرێکی زۆری تیا و ئیسفادەیەکی زۆر لە پارەکەیان هەیە. باشە چۆن ئیشی چی بوو؟ بازرگانی مادەی هۆشبەر بوو ئەو لە بینی ئێران و عێراق و تورکیا خەڵکیە ناسی و بازرگانیە کرد. باشە پێوتی تۆ چی بکە؟ ئەرچی من لەم کارەیە بەس هاتوچۆکردن بوو، یعنی بەس گەیاندن و گواستنەوە بوو بە مادەکان. نەتەفرۆشت؟ نەفرۆشتن لەل من نەبوو، بەس گواستنەوە بوو. بۆ کوێ دواستەوە تۆ؟ ئێمە لە شاری ڕانیەوە ئەمان گواستەوە بۆ تورکیا. ڕاستەوخۆ بۆ تورکیایان بەس بۆ سەر سنوورەکان؟ بەس بۆ سەر سنوورەکان. ئەش ئەی لەوێەوە چۆنەتان گواستەوە بۆ تورکیا؟ کێ لەوێ هاوکاریەکردن کێ تردان لەگەڵا بوو؟ لەوێ دوو کەسی پێ ناسانم لە تورکیا کە وتی سەفەر کە بۆ تورکیا، سەفەرم کرد بۆ تورکیا، لە تورکیا دوو کەسی پێ ناسانم پێشیشیان ناوی بازرگانی مادەی هۆشبەر بوون، لەوێ سقەمان پێیا کرد هەردووکمانیان. باشە ئەتوانی ناوەکانیان مەڵێیت بەس باسی ئەومان بۆ بکە چۆنەوە دوو کەسەت ناسی ئیشی ئەوان چی بوو؟ یەکەم جار سەفەرێک پێشنیاری بۆ کردم سەفەرکەم بۆ تورکیا. باش لەوێ ئەو دوو کەسەم ناسی ئەو دوو کەسەم ناسی سیقەمان پێیا کرد من هاتمەوە بۆ شاری ڕانیە. لە شاری ڕانیە باسی چیتان کرد لە تورکیا؟ لە تورکیا باسی مادەی هۆشبەرمان کرد لەگەڵ بازرگانیکردن پێیا کاک بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵمانە بوو. ئێمە لەو بینەیە بۆ هاتوچۆکردن بەم مادەی هۆشبەرە تەسلیمکردن و وەرگرتنی 400 دلار بۆ هەر کیلۆیەک. یەکەم جار 5 کیلۆ بوو بڕی 2000 دلار 20 وەرەقەمان وەرگرت. ئێمە مەبەستت کێ؟ تۆ کەسێکی ترت لەگەڵا بوو؟ بەڵێ منیش برادەرێکم لەگەڵا بوو بەناوی باشە کە زۆر لە کۆنەوە ئەم ناسیەوە دەمێک بوو تێکەڵاو بووین. تۆ پێشنیازت بۆ ئەو کرد سەرەتا کە لەگەڵتان بێدەم ئیشە بکە؟ بەڵێ من پێشنیازم بۆ کرد ئەو مامۆستا بوو باری دارایی زۆر باش نەبوو. باش یەکەم جار وتت چەند بڕەکەی چەند بوو؟ یەکەم جار 5 کیلۆ بوو لە جۆری کریستاڵ. باشە دواتر شێوازی گۆڕینی گواستنەوەکەتان گۆڕیوە؟ دوایی گۆڕیمان بەڵێ. باشە چۆن بگۆڕیتان چیتان لێ کرد؟ دوایی بازرگانەکەی تورکیا کەسێکی پێ ناسانین کە شۆفێری بار هەڵگر بوو لە زاخۆ بوو، باری هێنا بۆ زاخۆ.
بارەکەی هێنابوو بۆ زەخ و لەوێ کەسە بازرگانە تورکەکە پەیوەندی بە یا شۆفێری بار هەڵگرەکە کە بێ بۆ ڕانیا هات بۆ ڕانیا ترشیات بارکە ئێمە ئەومان مەشغوڵ کرد کە لەگەڵ شۆفێرەکەیان نارد بۆ ناو بازاڕ بۆ ناخواردن خۆم مادە هۆشبەرەکەم لەناو سیارەکەیان شاردەوە لەناو لۆریە گەورەکەیان شاردەوە. باشە سیارەکە تورشیاتی تیا بوو؟ بەڵێ باری تورشیاتی بارە کرد بیبا بۆ تورکیا. باشە لە معاملەکەی تۆوە؟ بەڵێ لە معاملەکەی منەوە. شۆفێرەکە ئاگادار بوو کە ئێوە شتی واکەن؟ نا شۆفێرەکە ئاگادار نەبوو شۆفێرەکەمان مەشغوڵ کرد هەموو جارێکەتان بر بۆ ناخواردن مەشغوڵتانە کرد ئیتر بە بۆنەی بازاڕەوە بە بۆنەی نان خواردن هیچ هەستی بە هیچ ناکرد؟ هەستی بە هیچ ناکرد شوێنی شاراوە زۆر شاراوە بوون لەناو ئەشیاکانان داماننە بە هەمووی 4 جار کردمان. باشە جاری یەکەم بایی 27 وەرەقە بوو کە وەرمانگر 27 وەرەقە ماوەرگرت لە بڕی ئەوەیە. جارێکی تر بڕی 100 کیلۆ بوو 100 کیلۆ لە هەنێک مادەی جۆرا و جۆر بە خاوی یان بە ئامادەکراوی لەناو دەبەیە ئەوانەمان نارد. ئەوها ئەتان نرد لە تورکیا خۆیان جێیان نەکردەوە؟ بەڵێ ئەوان لە تورکیا خۆیان جێیان نەکردەوە. ئۆتۆمبیلی ئەم کەسی کە ئاگادار نەبوو بەوە ئەو کارەتانە کرد؟ بەڵێ هەموو جارە بەو شۆفێرە ئەمان کرد بەس ئەو هەموو یەک جار هاو بۆ ڕانیە. دواتر ئێمە مەلیکەیەکی بێڕەقەمی بۆ کڕین بەس بۆ هاتوچۆی مادەکە بۆ زاخۆ شۆفێرەکە هاتە زاخۆ ئێمە لە زاخۆ لەناو بار هەڵگرەکەی ئەوە هەمان شاردەوە. باشە چۆن و دەستگیر کران؟ یان دوای چەندێک لە مامەڵەکردن ئێوە دەستگیر کران؟ دوای ئەو 4-5 بارەی کە برمان ئیتر دەستگیر کراین ساڵی 2022 بوو لە مانگی دە هێزە ئەمنیەکان دیار بوو کە کرابووینە ژێر چاودێریەوانێ و ئیشەکەمان کەشف بووە دەیان بەسەرماندا و ژیرین. کێ و کێ گیران؟ من گیرام لەگەڵ شۆفێری بار هەڵگرەکە. باشە ئێستا شۆفێرەکەش لە زیندانە؟ من و لە زیندانین بە شۆفێری بار هەڵگرەکە چووکە هیچ تاوانێکی نەبوو هیچ تاوانێکی لەسەر ساغ نەبووە ئازاد کرا. باشە لێ هات بازرگانە تورکەکان چیان لێ هات چارەنووسیەوان نازانی؟ چارەنووسیەوان نازانم بەداخۆ هیچ ئاگاداریان نیت لە ڕێگە هیچ کەسێکەوە ئاگاداریەوە؟ کە کۆتا جار ئێمە دەست بەسەر کرانی تر هیچ هەواڵێکم لێیان نەما. پەشیمانی لەو کارێکە کردوتە؟ زۆر پەشیمان وادارم کەس لەبەر پارە ژیانی خۆی نەفەڵتێ. باشە ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانی کە وەکو تۆن پیشەیەکیان هەیە بەڵام تمۆحی زیاترەکەن یان هەر کەسێک کرد بۆز ئیداراییشی باش نەبێت ئامۆژگاری چییە بۆ ئەوانی کە پەنا بۆ ئەم کارە نەبن؟ ئامۆژگاری من بۆ کەسانەوەی کە ژیانێکی سادە بژین زۆر باشترە لەوەی پارەیەکی زۆر بە حرامی و تاوانێکی بەدواوە بێت کە خەڵکیش بەدبەخت کەیت و خۆشە بەدبەخت. تۆ کاتە نەتەزانی ئەمە حرام و تاوانیشە؟ ئەو کاتە بیرم لێ ناکردەوە من پارەکە چاوی گرتە بوو. باشە خۆت بەکارهێنەری مادە هۆشبەرەکانیت هیچ جۆرێک لە مادەکان بەکار نایێنی؟ نا بە هیچ جۆرێکی مادەی هۆشبەرم بەکار نایێنم. لاتان سیر نەبێت یەکێک لەو کەسانی کە کاری مادەی هۆشبەری کردووە و سزا دراوە مامۆستایە لە یەکێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان و وانەی بە قوتابیان وتوتەوە. لە دایکبوو 1970 خێزاندارم و خاوەن دوو مناڵم. پێشەوەی دەستکەی بە کاری بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکان پیشە چی بوو؟ مامۆستای قوتابخانەیەکی سەرەتایی بوو. باشە باری دارایی چۆن بوو؟ باری داراییم باش نەبوو. موچەکەم بەشی ناکردم و هەروەها تمۆحی زیاترم بوو. قەرزار بووی؟ نەخێر قەرزار نەبوو. چیرۆکی دەستپێکی ئەم مامۆستایە بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و شێوازی کارکردنی لێرەوە و بەم شێوازە بووە. سەرەتا چۆن دەست کرد بەم کارە؟ کێ پێشنیازی بۆ کردی لە چیەوە دەستان پێ کرد؟ هاوڕێم کە لە 2001ەوە یەکترمان ناسی بوو لەم کۆتاییە هاتۆ دووبارە چاک و چۆنی کرد لەگەڵما. پاشان پێوتم کە بارودۆخە چۆنە بارودۆخی خۆم باس کرد و پێوتم کە کارێک هەیە توانین بەیەکەوە بیکەین. باشە هەموو جارێک تۆ یاخود کێ هەموو جارێک ئەم بڕێ ئەکردە سیارەکەوە کێ ئەو ئیشەی لەسەر بوو کە ئەو بڕەمادەی کە ئیکەن ئەو سیارەی کە هاتوچۆی پێکات لە کارگەی تورکیاتەکەەوە بۆ تورکیا پێما بێت لەوێ مادەکانتان ئەشاردەوە کێ ئەمەی ئەکرد یاخود شۆفێرەکە خۆی لەگەڵتان بوو ئاگادار بوو کە ئێوە کاری واکەن؟ نەخێر شۆفێرەکە ئاگادار نەبوو
هەموو کاتێک کە شۆفێرگا گەشتە لای ئێمە ئەچوو مادەکانێکرد ناو دۆرێکەوە، بەڵام من لە هەمان کاتە ساکەم سەرقاڵەکە بە ناخواردنەوە یاخود بە پیاسەکردنەوە، پاشان کاتینەوە ئەنوەر مادەکانی شارد بووە بۆ دواتر لۆرەکە بەڕێیەکەوت. بەڵام سایەخە بەی شوێک ئاگادار نەبوو چونکە ئێمە سەرقاڵمان نەکرد. بەڵێ تورک باشە سیارەکەی خۆی بوو؟ نەخێر، تەنیا شۆفێر بوو. باشە کەی دەستگیر کران؟ چۆن دەستگیر کران؟ کێ و کێ بوون و کاتێک کە درا بەسەرتانە؟ ئێمە بەردەوام بوون لە مادە گواستنەوە هەتا کۆتا ڕۆژەکانی ساڵی 2020 لە مانگی دەیە. لە کاتی شاردنەوەی مادەکانە دەستگیرکراین دانهێزێکی تایبەتەوە، من و ئەنوەر و سایەخەکەمون بەناوی ئەڵماس، بەڵام سایەخەکە دوور بوو، تەنها درا بەسەر من و ئەنوەرە، پاشان سایەخەکە دەستگیر کرا. ئێستا سایەقەکەش زادراوە لە ژوورەوەیە زیندانی کراوە؟ نەخێر، پاش لێ کۆڵینەوە و هیچ بەڵگەیەک لەسەر سایەخەکە نەبوو، تەنیا من و ئەنوەر گیراین و سایەخەکە ئیحراز کرا. ئەم کەسە کە خۆی مامۆستا بووە پەشیمانە لەوەی کە کردوێتی و هیوادارە هیچ کەسێک لەبەر پارە ژیانی خۆی و خەڵکیش نەفەوتێنێت. پەشیمانی لەو کاری کردوتە؟ بێگومان پەشیمانە، لەبەرەوەی بە مادێکی زۆرە گیراوین و کارێکی غەڵەت بوو. باشە هەست بەوە ناکەی کە ئەو یاخود پێشتر ئەم هەستت نەبوو کە تۆ ئەم مادەیە کە ئیگەێنی چەند کەس لە خشتە ئابەی چەند گەنج و لاو ئەەکەیتە بارودۆخێکی خراپەوە ژیانی چەند خێزان ئەشێوێنیت؟ لە سەرتاوە لەبەر پارەکەی ئاگاداری شتێ نەبووم و بیرم ناکردەوە، بەڵام دواتر وردە وردە تێگەیشتم کەوەیەکی من زۆر غەڵەتە، بەڵام تازە چوونی ناو کارەکەەوە ناتوانین دەستی دەبکێشینەوە. ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ ئەم بەرپرسەی دەستگای ئاسایشی هەرێم لە بەرنامەی نهێنیەکاندا چەندین زانیاری تازە ئاشکرا دەکات. بەڵێ سەرەتا سڵاو لە جەنابیشتان، ئێمە بەرەنگاربوونەی مادە هۆشبەرەکان پرسێکی نیشتیمانیە پێشەوەی پرسێکی ئەمنی بێت، هەمەلایەنەشە لە هەمان کاتدا. ئەم ساڵ وەکو ئامار ئەگەر باسی دەستگیرکراوانی تۆمەتباران لە مادەی هۆشبەر بکەین 585 کەس دەستگیرکراون کە لە ناو ئەو دەستگیرکراوانە 302 کەسیان بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون لە هەردوو ڕەگەزیتیایە، بەڵام ڕەگەزینێ زۆر ئەم ساڵ و کەمترە. بەراوردیکەین لەگەڵ 6 مانگی ساڵی 2023 بە تایبەت بەکارهێنانی مادەی هۆشبەر تا ڕادەیەک کەمترە لە چاو ساڵی پارە. بەڵام بازرگانی پێکردنی ئەم ساڵ زیادی کردووە، بە تایبەت مادەیەکی زۆر دەستی بەسەردا گیراوە کە بە ڕێگای ترانزیت بازرگانانی مادەی هۆشبەر هەوڵێنداوە بینێت لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە، لە هەمان کاتیشدا بۆ دەرەوەی عێراق هەوڵێنداوە بە ڕێگای جیاواز ئەم مادانە بنێرن. وەک بەرپرسەکەی ئاسایش گوتی، بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە نێوان 18 بۆ 30 ساڵیدایە و لە هەمان کاتیشدا مادەکە بۆ بەکارهێنەرانی ڕەگەزینێر جیاوازە لە ڕەگەزیمێ، واتە ئەگەر بۆ ڕەگەزینێر یەک جار کاریگەری خراپی هەبێت ئەوە بۆ ڕەگەزیمێ 2 هێندە زیاترە. کاک سەلام، پێشتر هەمیشە لە ئامارەکانە بەکارهێنەر ڕێژەی بەکارهێنەر ئەو دەستگیرکراوانە بەکارهێنەریان زۆرتر بوو لە بازرگانی کردن. ئەم ساڵ و ئەگەر هەڵە نەبن پاریش بازرگان زۆرتر بووە، هۆکاری ئێمە چییە؟ ئەزای چۆنە هۆکارێکی گرنگ هەیە ئەگەر ئێمە باسی بکەین بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر پشت بە هاوکێشەیەک هەبستێ، ئەویش سێ خەسڵەتی گرنگە لەم هاوکێشەیە بریتێ لەوەی هاوکێشەی یاساییەکەیە کە دەستگای ئاسایشی هەرێم بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم پرسە پشت بە یاسایی ژمارەیەکی ساڵی 2020 هێرشی کوردستان بەستێ. خەسڵەتی دووەم کە خەسڵەتێکی گرنگە خەسڵەتی چارەسەرکردنی توشبوون یاخود ئالوودەبوانی مادەی هۆشبەرە کە یەکێکە لە خەسڵەتە گرنگەکان ئەو کەسانەی کە بەکارهێنەری مادەکان چۆن شانەوەیان بۆ بکرێتەوە و ڕێگە چارەسەرەکان چین. خەسڵەتی سێمیش بریتێ لە خەسڵەتی هۆشیاری کە ئەمە تا ڕادەیەک گرنگترین خەسڵەتە تاوەکو لە ئەو هاوڵاتیانە هەموو لایەنەکان کەسەکان بزانن مەترسیەکانی ئەم مادەیە گەیشتوکە چه ئاستێک و ئەم مەترسیانەی
چۆن هۆشیار بکرێتەوە مەترسیەکان بۆ خۆتی کەسەکە خۆی کە بەکارهێنەرە و هەروەها بۆ خێزانەکەی چ مەترسیەک و چ زەرەرێکی دەبێت پاشان بۆ کۆمەڵگا هەر کاتێک هەر کەلێنێک لە ناو ئەم سێ خەسڵەتە تا دروست بێت ئەبێتە کێشە بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بە گشتی. باشە خۆشبەختانە ئێمە لە ئەم ساڵ و لە پار لە مانگی نزیکی مانگی کوزەیرانی ساڵی 2023ەوە پرۆسەی هۆشارکردنەوەی توێژەکانی کۆمەڵگەمان دەست پێ کردووە لە نێواندا لە خوێندنگەکان لە زانکۆکان و پەیمانگاکان بواری هۆشیاریمان زۆر لە ڕێی سیمینار و ورکشۆپەوە پێشکەش کردووە. باشە کاک سەلام پێشتر هەمیشە باس لەوە ئاکرا یاخود هەروە بوو کوردستان هەرێمی کوردستان بەگشتی وەکو ترانزیت بەکارهێنرا بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان بەڵام لە ماوەکانی ڕابردوودا دەست بەسەر کارگەی دروستکردنی مادەی هۆشبەردا لە هەرێمگیرا و تێکدرا هەروەها یەک دوو کێڵگەی دروستکردنی یەک دوو جۆر لە جۆرەکانی مادە هۆشبەرەکان بە هەمان شێوە ئاشکراکران. هۆکاری ئەمە چییە و ئەشتوانین دڵنیابین لەوەی کە لە ئێستاە کێڵگە و کارگەیتر وجودی نیە لە هەرێمی کوردستان؟ ئێمە لە ساڵی 2023 کێڵگەیەکی دروستکردنی یاخود بەرهەمهێنانی مادەی هۆشبەر لە جۆری ماریوانە دەستی بەسەرداگیرا پاش بوونی زانیاری گورد و بە فەرمانی دادبەر ئەو کێڵگەیە لە ناوبران نزیکی 65 بوونەتەوە بوو. لەسەر ئەو کەیسا سێ کەس دەستگیر کرابوون ڕۆڕۆی یاساکرانەوە. دەربارەی ئەو کارگەی باسی دەکەیت کارگەکە لە سەرەتای دروستبوونیا بووە سەرەتای دامەزراندنی بووە هەوڵاندا و ئەم مادەیەکی لە دروستکردن کە پێوترێت کەپتاگۆن بە ڕێژێکی زۆر دەستی بەسەرداگیرا و مادە سەرەتایەکانی کە ئامادەکرا بوو لەو کارگەیە دروست بکرێت بە بوونی زانیاری هەواڵگیری کە تا ڕادێکی زۆر باش پەیوەندێکی باش هەیە لە ڕووی ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ بەڕێبەتی گشتی مادە هۆشبەرەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ کە سەر وەزارەتی ناوخۆیە لە ڕووی ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگیری زۆر بەسوودە بۆ دەستگیرکردنی بازرگانانی نێودەوڵەتی و لە هەمان کاتیشدا ئەم کارگەی جەنابەت باست کرد پشت بەست بووە بۆ زانیاریانە و توانیمانە لە ماوەی 24 کاتژمێرە ئەو کارگەیە دەستنیشان بکەین و لە ناوی بەرین کە کارگەکە خۆشی لە شوێنێکی دوورە دەست بووە لە ناحیەی مەیدانی سەر بە قەزای خانەخین بووە کە لە دەروی سنوورەکانە بە شێوازێکی زۆر نهێنی پارچەکانیان فڵۆ کردبووە بەڵام بە هەوڵ و هیمەتی ئەفسەر و کارمەندانی بەڕێبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان کە سەر بە دەستگای یاسایی شێرینی کوردستانە توانیان ئەو کارگەیە لەناوبەرن. باشە ئەم کارگەیە و هەروەها ئەو کێڵگانەی کە لە پێشووشە هەر ئاشکراکران هیچ جۆرێک لەو مادە ترسناکانە یاخود کاریگەرانەیان تیا بووە کە لە مادە هۆشبەرەکانە بە مادە کاریگەرترین مادەکانە ژمارەکرێن؟ هەوڵیان دابوو دروستیکەن هەر لە ناو کارگەکە دەستگیرا بەسەر 140 کیلۆگرام مادەی هۆشبەر کە لەڕێی پێکهاتی کیمیاییەوە مادێکی نادروست بووە تەواو نەبووەکە ناتوانیوە بەرهەمی بێن و هەندوێ خۆی یەکێکە لە هۆکارە سەرکیەکان کە بەرهەمی نەبووە واتە هەر شوێنێک کە بەرهەمی هەبوو ئینتاجی هەبوو بڵاوی نەکردوتەوە واتە لە بازاڕ و لە ناو ئەو بازاڕە نەفسیداری بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەستی بەسەرگیرا پێش ئەوەی بەرهەمی هەبێت ئەو کارگەیە. باشە کاک سەلام ئەم کەیسەی ئێمە بازرگانی مادەی هۆشبەری نێودەوڵەتی لەگەڵ ئێران هەروەها عێراقا و بۆ وەکو سلێمانی یاخود هەرێمی کوردستانیان بەکارهێناوە بۆ گواستنەوەی مادەکانیان و بڕێکی زۆریش دەستی بەسەرداگیراوە. ئێوە وەکو دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان تا چەند کۆنتاکتان لەگەڵ سنوورەکانی هەرێمی کوردستانە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانان و نەهێشتن یاخود ڕێگریکردن لە تەشەنە سەندنی بازرگانیکردن؟ تا ڕادەیەکی باش ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە لە ڕووی ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگیری لەگەڵ هاوبەشەکانمان لە حکوومەتی عێراق فیدراڵ کە باسی بازرگانی نێودەوڵەتی دەکەین بە دڵنیایە ئەو بازرگانن کە بە ڕێژێکی زۆر مادەی هۆشبەر بە شێوازی نهێنی داخڵی هەرێمی کوردستانی دەکەن و لێرەوە وەکو ترانزیت بەکاری دێنن بۆ شارەکانی تری عێراقی دەکەن. لە ماوەکانی ڕابردوودا نزیکەی لەم 6 مانگەیە 6 بازرگانی نێودەوڵەتی مادەی هۆشبەر دەستگیر کراون کە 50 کیلۆگرامیان داخڵی هەرێم کردووە و ئەم مادەپێر دەستی بەسەرداگیرا و هەروەها ئەو کەسانش دەستگیر کراون و ڕوبەڕووی یاسا کراونەتەوە. باشە بەڕێز سەلام سەرنجڕاکێشترین چیرۆکی مادە هۆشبەرەکان یاخود لەلایەن ئێوە دەستگیرکراوەکانی لای ئێوە چییە؟
چیرۆک زۆرە بەڵام یەکێک لەو چیرۆکانی کە ناخەژێنە بەداخەوە خوێندکارێکی ڕاگەزینەی لە زانکۆکانی هەرێمی کوردستانێکێک لە زانکۆکان لەڕێی کەسە نزیکەکانیەوە فێری ئەم مادەیە بوو بەکاری هێناوە باش ئەوەی کە بێتە بەکارهێنەری ئەم مادەیە زۆر کاریگەری دەکاتە سەر دەرونی وای لێ هاتووە کە شتی بیرە چووەوە هەر نێزانی خۆشی لەکوێیە بیرچوونەوەی زۆر توش بوو ئێمە هەمیشە جەخ لەواکەینەوە ئەم مادەیە چەندێک کاریگەری بۆ ڕەگەزی نێر هەبێت دوو هێندا بۆ ڕەگەزی نێر کاریگەری زیاترە لە ڕووی ئەگەر باسی ئەو توێژانش بکەین کە چێن زیاتر بەکارهێنەری ئەم مادەیە زیاتر بەداخەوە گەنجەکانن کە لە 18 ساڵەوە تاوەکو 25 ساڵ زیاترین ڕێژەی بەکارهێنەری ئەم مادەیەن بۆیە چیرۆکەکان لەو نێوەندەدا زۆرە چیرۆکی وا هەیە لە ڕێی برادەریەوە فێری ئەم مادەیە بووە. بەڵێ کاک سەلام باسی خۆبەسوخواسێکی زۆر لەسەر کافتریاکان و یانەکانی هەرێمی کوردستان بوو بۆ بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان ئێوە وەکو دەستگای ئاسایش چیتان کردو بۆ کۆنتڕۆلکردنی ئەم شوێنانە؟ دەربارەی ئەو شوێنانەی کە ئەو باست کرد کافتریا بێت یا هەر شوێنێکی تر بێت کە خەڵک لێیدا شوێنێکی گشتیە و خەڵک لێ کۆ دەبێتەوە ما هەفتانە لیژنەمان هەیە لیژنەی تایبەتمەندە و هەروەها ژمارەی هێڵی گەرممان هەیە بۆ هەر کەسێک کە ئەگەر گومانێکی بینی دەتوانێت پەیوەندیمان پێ بکات و دەست بچێ ئەو شوێنان ڕێکار یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر ئەگەر مادەی هۆشبەری تیادا بەکار هاتبوو بەڵام تا ئێستا بەو شێوازە نیە و هێزەکانی ئاسایی لە نزیکەوە چاودێری ئەو شوێنانە هێندە بەکارهێنەران و بازرگانی مادەکە زیادی کردووە نیوەی فایلەکانی دادگا تایبەت بووە بە مادەی هۆشبەر. بەڕاستی ئەم کێشەیە ئەتوانین بڵێن ئێستا زۆر بڵاو بۆتەوە بەداخەوە و هەموو ئەو چینانەی کە گرتوێتەوە ئەو کەسانەی کە بەکارهێنەرن ئەو کەسانی کە کار لەو مادەیە دەکەن بەداخەوە بڵاو بوونەتەوە لە ناو خەڵکە و بە دیاریکراوی زیاتر لە ناو گەنجاندا هەستی پێ دەکرێت و ئەو جەریمە واتە ئەو تاوانی مادەی هۆشبەر کە بۆ بە تاوانێکی گشتگیر لە هەموو چینی توێژەکانە و بە تایبەت لە هەرێمی کوردستان و بە تایبەتر لە عێراق بە ڕێژێکی زۆر بەرچاو بڵاو بۆتەوە هەرچەندە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 ڕێوشینی زۆر توندی دیاری کردەوە بۆ بەرپەرشدانەوە و بەرەنگاربوونەوەی ئەو مادەی هۆشبەر و کارتێکە عەقڵەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر ئەو دیاردەیە هەربوونی هەیە و ئەتوانم بڵێم لە تەشەنەسەندندایە و بە تایبەت ئێستا لە هەرێمی کوردستان ئەو ڕوشێنانەی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و بە تایبەتر لەلایەن دەستگای ئاسایشی هەرێم گیراوەتە بەر هەوڵ و ماندووبوونێکی زۆری پێوە دیارە و بەڕاستی جێگە دەستیشان دیارە لە بەرەنگاربوونەوەی ئەو مادەیە چ لە تیجارەتکردن و کارپێکردن و چ لە بەکارهێنان بەڕاستی ئێمە وەکو دادگاکان چ لە قۆناغی لێکۆڵینەوە چ لە قۆناغی دادگایکردن هەستەکەین ئەو مادەیە لە ناو گەنجاندا زۆر بە بڵاوی تەشەنەی سندووە. باشە کاک حاکم سەرەتا ئەوترا هەرێمی کوردستان تەنها وەکو ترانزیت بەکارهێنرا بۆ هاتوچۆکردن و گواستنەوەی مادە هۆشبەرەکان تەنها دەست بەسەر بە گرام دەست بەسەر مادەی هۆشبەرەگیرە بەڵام لە ئێستاە دەست بەسەر 100 کیلۆ مادەی هۆشبەرەگیرێت یا خۆتتوان بڵم 10 کیلۆ مادەی هۆشبەرەگیرێت لە هەرێمی کوردستان هۆکاری ئەم تەشەنەسەندن و خێرا بڵاوبوونەوەی مادەی هۆشبەرە چییە کێ بەرپرسیاری یەکەمە؟ بەڵێ ئێوە وەکو بەڕێستان نەزانن هەرێمی کوردستان چواردە ورکراوە بە چەندین سنوور لەلایەکەوە سنووری ئێران لەلایەکەوە سنووری تورکیا لەلایەکەوە سنووری حکوومەتی مرکزی کە بەڕاستی ئەم سنوورانە ناکرێت و ناتوانرێت 100% کۆنتترۆل بکرێت بێگومان وەکو باسم کرد خەڵکانی هەلپەرست و خەڵکانێک کە چاوچنۆکن و چاویان هەڵنایە بە ئازادی و بە ئەو سربەستی کە ئێستا هەیە لە ناو خەڵکە استقلالی گەنجەکانمانەکەن و فریویانەدەن بۆ بەکارهێنانی ئەو مادەیە بە بیانووی ئەوەی کە ئەو مادەیە
جۆرێک لە متمانەیەکیان جۆرێک لە ئیسراحەتیان پێبەخشێت و لەو فشارە دەرونەیە کە لە سەریانە ڕزگاریانەکات. بەڵام بەداخەوە من ئەتوانم بڵێم بە ڕاشکاوی هەرێمی کوردستان کەوتۆتە نێوان چەند سنوورێکەوە لەو سنوورانە ئەو مادێ زۆر بە ئاسانی دێتە ناو هەرێمی کوردستان و لە هەمان کاتە بە ڕێژەی جیاواز، یعنی ئێمە ناتوانین بڵێن ڕێژەیەکی دیاریکراو هەیە بۆ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر، بە ڕێژەی جیاواز بە غرام بە کیلۆ بە سەدان کیلۆ ئەکرێت و وەکو باسم کرد هێزە ئەمنیەکان و دادگاکان زۆر بە توندی بەرپەرچی هەر هەوڵێکاتەوە کە لە پێناو مبادلەکردن یاخود هێنانی ئەو مادەیە بۆ ناو هەرێمی کوردستان و لە کۆتاکە بدرێت بە گەنجەکانمان و گەنجەکانمان ئالوودە بن و ئەو ڕێژەی کە ئێستا هەیە بەداخەوە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆرە لە چاوپار لە چاو پێرار بەپی ئەو وەکو باسم کرد ئەو سونەرانی کە ئێمە کراوەتەوە لەلایەن چواردەوری هەرێمی کوردستان چ سنووری ئێران چ سنووری تورکیا چ سنووری حکومەتی مرکزی کە بەڕاستی ئەمانە وا ئەکات ئاسانتر ئەو مادەیە مامەڵی پێوە بکرێت. باشە کاک حاکم ئەمەوێت گفتوگۆیەک یاخود باسێک سەبارەت بە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکرا عەقڵەکان کە لە ساڵی 2020 دەرچوێنراوە بکەین. دەقەکانی ئەم یاسایە مادەکانی ئەم یاسایە بۆ ئەم سەردەما مەبەستم ئەم بڵاوبوونەوەی ئێستای مادە هۆشبەرەکان گونجاوە یاخود پێویستی بە تعدیلات هەیە؟ بەڵێ طبعا یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکرا عەقڵەکان یاسایەکی گشتگیرە، یاسایەکی زۆر تند و تۆڵە کە لەلایەن دەسەڵاتی یاسادانانی هەرێمی کوردستانە و دانراوە کە پەرلەمانی کوردستانە بەڕای من ئەم یاسایەکی زۆر توانیوێتی مامەڵە و چارەسەری هەموو ئەو کەم و کورتیانە بکە کە لە یاساکانی پێشودا هەبووە. هەرچەندە وەک دیاردا وەکو باسم کرد وەک دیاردا ئێمە ناتوانین 100% ئەو بابەتە قەڵاچۆ بکەین، ناتوانین بە هیچ شێوەیەک، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بەدی ئەکرێت ئەو یاسایە توانیوێتی بە ڕێژەیەکی زۆر باش بەرەنگاری ئەو بازرگانە بکرێتەوە کە لەلایەن چاوچنۆکان و هەندێک لە بازرگانی چاوچنۆکەیە کە چاویان لە استقلالکردن و بە فریودانی گەنجەکانمانن بۆ بەکارهێنانی ئەو مادەیە. یعنی ئەتوانم بڵێم ئەم یاسایەکی زۆر تند و تۆڵە، یاسایەکی زۆر گشتگیرە، یاسایەکی بێکەم و کورتیە کە هەموو ئەو سزانی کە دیاری کردووە لەم یاسایە بۆ ئەو کەسانی کە بازرگانی پێوەکەن سزاکەی دەکاتە لە سێدارەدان و حکمی موعەبەد کە بەڕاستی ئەم دوو سزایە سزایەکی زۆر قورسن و چاوەڕوانی هەموو کەسێکەکات کە بازرگانی بۆ مادە هۆشبەر بکات. لە بەرنامەکەدا نهێنیەکی ناودادگاکان ئاشکرا دەکەین، ئەویش ئەوەیە کە دوو سزادراو سەرباری ئەوەی 200 کیلۆگرام مادەی هۆشبەریان لە یەک جاردا پێگیراوە، بەڵام سزاکەیان تەنها 8 ساڵ زیندانی بووە لەگەڵ 45 ملیۆن دینار لە کاتێکدا دەبوو سزاکەیان زیاتر بێت بە شێوەیەک دەتوانرێت سزای هەتاهەتایی یاخود لە سێدارەدان بێت. باسی سزای بازرگانیکردنەکەمان کرد، بەڵام متعاتی واتە بەکارهێنەری مادەی هۆشبەر لە یاساکەیە چۆن سزای بۆ دانراوە و چۆن باس کراوە؟ بەڵێ وەکو باسم کرد یاسای ناوبراو یاسای ژمارەیەکی ساڵی 2020 ئەم یاسای جیاوازی کردووە لە نێوان کەسی بەکارهێنەر و کەسی بازرگان، واتە ئەو کەسی کە بازرگانی پێوەکات و ئەو کەسی کە ئیگوازێتەوە ئەو کاسی کە کڕین و فرۆشتنی پێوەکات جیاوازی کردووە لە نێوان ئەو کەسانە لەگەڵ کەسی بەکارهێنەر. ئەگەر کەسێک بەکارهێنەر بێت ببێتە هۆی ئەوەی کە بکەوێتە نێوان ئەو بازرگانانە دەبێت بە تاوان لێکراو لە ڕووی تاوان لێکراوی سەیرەکرێ. بۆیە یاساکە ئەو تاوانەی کە بۆی داناوە ئەو سزایی کە بۆی داناوە زۆر کەمترە لەو سزایی کە چاوەڕوانی بازرگانەکات. هەرچەندە ئەو سزایە کە چاوەڕێنێکات جاری وا هەیە دادگا سزای ساڵێکی بەسەرا سەپێنێت، جاری وا هەیە زیاتر، جاری وا هەیە کەمتر بەپێی ئەو وەزعی کە ئەو کەسە ئایا بەکارهێنەرەکەی کەمترە، ڕێژەکەی کەمترە یاخود زیاترە و ئەو ڕێژەی کە بەکاری هێناوە ئایا تەسیری کردوتە سەر باری دەرونی، ئایا چۆتە ناو هەموو لە شێوە بڵاو بووبێتەوە کە بە شێوەیەک نەتوانرێ جارێکی تر کۆنتڕۆڵ بکرێتەوە. ئەمانە هەمووی لە یاساکەدا جیاوازی کراوە لە نێوان بازرگان و لە نێوان بەکارهێنەر. بۆیە ئەم کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن
بەتەکید سزاکانیان کەمترە لەو کەسانی کە بازرگانی پێواکەن و یاسا ئەوەی بۆ ئامادە کردوون کە لە مستەقبلەوە لە داهاتووە بگەڕێنەوە ناو کۆمەلگا بە کەسێکی ئاسایی لە قەڵم بدرێن. باشە کاک حاکم لە یاساکە یاجگەلەوەی کە بەکارهێنەر وەکو تاوانبار باسکرا و سزای یاسایی بۆ دانراوە هاوکات وەکو نەخۆشیش باسکراوە پێویستە مامەڵی نەخۆشی لەگەڵا بکرێت بەڵام لە ئەرزی واقع ئەمە جێبەجێکرێت چارەسەر یەک ناوەندێک هەیە هەم لە دەرەوە دوای ئەوەی کە دەرەچن هەم لە چاکسازیەکان هیچ ناوەندێکی چارەسەری تەندروستیان بۆ دانراوە. بەڵە خۆی یاساکە وەکو باسم کرد ئاماژەی پێکردووە کە ئەبێ سنتەرێکی چارەسەرکردنی و دووبارە ڕاهێنانەوەی ئەو کەسانی کە ئالودەن بە مادەی هۆشبەر یاخود ئالودەن بە بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڵام تاکوی ئێستا ئەو سنتەرە بوونی نییە و ئەو چارەسەرانی کە پێویستە وەربگیرێت لە دەرەوەی دادگاکان و لە دەرەوەی ئەو مؤسساتە وەرەگیرێن واتە دکتۆری تایبەتمەند هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانی کە ئالودەن بە مادەی هۆشبەر. باشە کاک حاکم بەڕێستان ئەزمونێکی زۆرتان هەیە لەگەڵ مادەی هۆشبەرەکان بەبەستم لەگەڵ یاساکە و لە ئەرزی واقع ڕۆژانەیەتە بەردەستان ئەم کەیسەی ئێمە کە بە 200 کیلۆ مادەی هۆشبەرەوە دوو بازرگانی مادە هۆشبەرەکان کە لەگەڵ بازرگانی نێودوڵەتیە دەستیان تێکەڵ بۆ هاتوو چۆیان کردو بە مادە هۆشبەرەکان سزای 8 ساڵ زیندانیکردن و 45 میلیۆن دینار پێبژاردنیان بەسەرا سەپێنراوە بەڕای بەڕێستان ئەم سزایە گونجاوە بۆ ئەو بڕەمادەیە. وەڵاهی من وەک سزاکە لە ڕووی یاساییەوە من ناتوانم قسە لەسەر سزاکە بکەم بڕی سزاکە بەڵام وەکو باسم کرد سزای یاسایی بەپێی مادەی 25 لە یاسای ژمارە 1 ساڵی 2020 دەگاتە سزادانی لە سێدارەدان و حکمی مؤبەد واتە ئەو هەلومەرجانەی کە لە هەموو دۆسەیەکە هەیە و کە پەیوەندی بە هەموو تۆمەتبارێکەوە هەیە جیاواز لە تۆمەتبارەکانی تر بەتەکید ئەو خاڵانە هەمووی ڕەچاو ئەکرێت لە کاتی سزادانی ئەو کەسانە کۆمەڵێ هۆکار هەیە کۆمەڵێ هۆکار و دەرفەت هەیە بۆ ئەوەی کە ئەو تۆمەتبارە کاتێک کە سزا ئەدرێت هەموو ئەو خاڵانە ڕەچاو بکرێت لەلاەن دادگا بۆ کاتی سزادانی. باشە کاک حاکم زۆرترین باسوخواست لەم چەند ساڵە و تا ئێستاش لەسەر چاکسازیەکان ئەکرێت ئەوترێت چاکسازیەکان مادەی هۆشبەریان تێدا هەم بەکارهێنرێت هەم بەعزێک جارەوتێت بۆ بە منبع بۆ ساختکردنەوەی مادە هۆشبەرەکان هۆکاری ئەمە چییە بەڕای بەڕێزت بەپێی ئەزمموی خۆتان؟ وەڵاهی من بەڕای من ئێمە نابێت زۆر شتەکان بە گەورەی یعنی گەورە بکرێت لە حەدی زیاتر لە خۆی حەجمی زیاتر لە خۆی ممکنە حاڵەتێک یان حاڵاتی فەردی هەبووە بەڵام نەبووە بەو واقعی کە بڵێن چاکسازەکان بوونەتە منبعی بەکارهێنانی مادەی هۆشبەر من لەگەڵ ئەو ڕانیم و ئەگەر لێرە و لەوێ حاڵەتێکی فەردی هەبوو یان چەند کەسێک دەستگیر گرابێتن لە لەوانەیە کە لە چاکسازین بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەمە مانای ئەوە نییە کە چاکسازەکان ڕۆڵیان هەبێ لە بڵاوبوونەوەی ئەو مادەیە نەخێر من ڕایم وان نییە لەبەرەوەی مؤسسەی چاکسازی مؤسسەیەکی ڕسمیە و فەرمیە و سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە و سەر بە وەزارەتی کار و کاروباڵی کۆمەڵایەتیە کە ئەم مؤسسەیە بە شێوەیەکی گشتی چارەسەری یاخود یارمەتیدەری ئەو کەسانەیە کە بگەڕێنەوە سەر دۆخی ئاسایی خۆیان پێش ئەوەی کە ئەو مادەیان بەکارهێنابێت. باشە کاک حاکم بە بۆچوونی بەڕێستان چۆن و چی بکرێت بۆ کەمبوونەوەی مەترسیەکانی مادە هۆشبەرەکان تەنها هێزە ئەمنیەکان و دادگا توانن بەرەنگاری ئەم بەڵایە ببنەوە ڕۆڵی تاک چییە لەم نێوەندەیە؟ وەڵاهی من پێش ئەوەی پرسیارەکە دەجێ خۆیەتی بەڕاستی دەستخۆشی لێکم بەڕای من لێرە ڕاگەاندنەکان زۆر گرنگە کە تەوعیە و ڕێنیشاندەری تاک بن لە ناو کۆمەلگا بۆ ئەوەی کە مەترسیەکانی بەکارهێنان یاخود مامەڵەکردن بۆ مادەیە بخەنە ڕوو بۆ هاوڵاتی کە بەڕاستی ئێمە ئەزانین کە ڕاگەیاندن کە بەڕاستی هۆکارەکانی ڕاگەیاندن هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوی کە زوو بگاتە تاک و کاریگەری زۆر گرنگ و ڕاستەخۆیە بێ لەسەر کۆمەڵگەی کوردی بە تایبەتی کە ئێمە باسی کۆمەڵگەی کوردیەکەین ئەبێ لێرە وەسائلی ئەعلام و یاخود هۆکانی ڕاگەاندن تەفعیل بکرێ و هان بدرێن بۆ ئەوەی کە یارمەتیدەر و
ڕێنیشاندەری خەڵک بن بۆ ئەوەی کە لە مەترسیەکانی بەکارهێنانی ئەو مادەی ئاگاداریان کەنەوە بۆ ئەوەی تووشی کارەسات نەبن بەڕاستی چ لە بەکارهێنان چ لە بازرگانی چ لە نقلکردنی و لە گواستنەوەی یاخود لە چاندنی لە ئەو شوێنانی کە بەڕاستی گومانی لێکرێت یاخود مەترسی لێکرێت شکاوکو باسم کرد بەکارهێنانی مادەی هۆشبەر بەداخەوە ئەمڕۆ بووە بە دیادەیەکی بربڵاو لە ناو هەموو چینی توێژەکان بە تایبەتی لە ناو گەنجانە بۆیە من بە گرنگی ئەزانم کە ڕاگەیاندن ڕۆڵی گرنگی خۆی ببینێت لەم بارەیەوە و لەگەڵ ئەوەشە ئەو وەزارەتە پەیوەندیدارانە وەکو وەزارەتی تەندروستی بە هەمان شێوە ئەوانیش لە ڕووی تەندروستیەوە مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرە بخرێتە ڕوو بۆ خەڵکی تاکی کوردستان بۆ ئەوی بزانێت کە چ مەترسیەک و چ ئاقارێک چاوەڕێکات ئەگەر هاتو ئەو مادەیە بەکاربهێنرێت. لە یاسا و دادگاکان دەپەڕینەوە بۆ لایەنی دەرونی و تەندروستی ئەوانەی ئەم مادەیە بەکاردەهێنن. توشبوانی مادەی هۆشبەر لە هەمان کاتدا تووشی چەند نەخۆشیەکی دیکە دەبنەوە کە بەهۆی ئەو نەخۆشیانەوە کەسەکە گیان لەدەست دەدات. بەڵێ کاتێمە باسی مادەی هۆشبەرەکەین واتە ئەو کەسانی کە ئالوودە بوون لە سەریان هەمیشە لە کاتی ئالوودەبوونا کەسێک ئالوودە بێت لەسەر مادەی هۆشبەرە ئەوە نییە کە کۆمەڵێک ئەعرازی ئالوودەبوونەکەی تیا دەرەکەوێت بەڵکو زۆر جار هەنێک نەخۆشی تر هەیە بەهۆی ئالوودەبوونەکە و تووشیانە بێت کە تایبەتن بە نەخۆشیەکانی دڵ و تایبەتن بە نەخۆشی هەناوەکان و جاری وایە وەستانی گورچی لێ جاری وایە وەستانی بۆ نمونە دڵە جاری وایە واتە ئەو نەخۆشیانەی کە بەهۆی خواردن و یان کێشانی مادە هۆشبەرەکان و تووشە بن کە هاوشانە لەگەڵیان هەندێک جار ئەمانە سەبەبی سەرەکی کەسانێکن کە پیانەوترێت وڵا بەهۆی مادەی هۆشبەرەوە مدواتە مادەی هۆشبەرەکە ڕاستەوخۆ کۆمەڵێک نەخۆشی قورس و ترسناک لە کەسی ئالوودەبووە دروستەکە یەکێک لەوانە ڕقبوونی شەراینەکانی دڵە یەکێک لەوانە بۆ نمونە کۆی نەخۆشیەکانی دڵ بە گشتی کە ئەبێتە هۆی دروستبوونی جەڵدەی دڵ هەندێک لەوانە نەخۆشیەکانی دەماخ و کە لەوانێ بۆی بێتە هۆی سەکتەی دەماخی و جەڵدەی دەماخی و کەسەکە بمرێواتە هەمیشە ئەوانی کە ئالوودەی تەواو ئەبن لەسەر مادەی هۆشبەرە بێ ئەوە بزانن کە لەگەڵیشیا کۆمەڵێک نەخۆشی هەناوی و جەستەیان بۆ دروزەوێ کە ئەم نەخۆشی هەناوی و جەستەیانە سەبەبی مردنی کەسەکانن کە زۆر جارە بینین کەسانێک بەهۆی ئالوودەبوونیان لەسەر مادەی هۆشبەر بەهۆی ئەم نەخۆشیانەوە گیان لەدەست دەدەنەوە ئەمری خواکەن. بەڵام لە هەمان کاتدا ئەگەر بێت و بە خێرایی فریای کەسی توشبوو بکەویت ئەوە دەتوانرێت توشبووەکە ڕزگار بکرێت لە گیان لەدەستدان و بەگەڕێنرێتەوە دۆخی ئاسایی خۆی. تەمان عیلاجکردنی کەسانی ئالوودەبوو پرۆسەیەکی درێژخایەنە هەروەکو چۆن ئالوودەبوون خۆی نەخۆشیێکی مزمینە حاڵەتێکی مزمین و تێکچوونێکی مزمینە بە هەمان شکل چارەسەرکردنیان و گەڕانەوەیان بۆ ناو مجتەمەع و کۆمەلگا پرۆسەیەکی درێژخایەنە تەنها ئەوە نییە کە کەسێک ئالوودە بووە کۆمەڵێک دەرمانی بدەیتێ و نە پرۆسەکە بەشداریە لە نێوان پزیشکێکی دەرونی و لە نێوان پێچێ پزیشکی جەستەیی و هەروەها کۆمەڵێک چارەسەرکاری دەرونی و کۆمەڵایەتی و بەشداری پێکردنی خێزان واتە پرۆسەکە پرۆسەیەکی تەکاملیە عیلاجێکی تەکاملیە چارەسەری مادەی هۆشبەریان ئالوودەبوانی مادەی هۆشبەر چارەسەرێکی درێژخایەنە و پرۆسەیەکی متەکاملە واتە لەلایەکۆ بێ پزیشکانی دەرونی ڕۆڵ ببینن و لەلایەکۆ بێ پزیشکانی جەستەیی تەندروستی ڕۆڵ ببینن بۆ نمونەیەکی لە مەرحەلەکان پاکردنەوەی جسمی کەسەکەیە لە مادە ژەهراویەکە کە ئەمە پێچێ مانگێک تا 3 مانگ بخایێنێ و پێچێ 6 مانگ بخایێنێ کەواتە یەکێک لە مەرحەلەکان پێویستە پزیشکی هەناوی و جەستەیی ڕۆڵی تەواو ببینن لە پاکردنەوەی جسمی کەسەکە لە مادەکان و لە مەرحەلەیەکە پزیشکی دەرونی زەرورە بە پێدانی هەنێک دەرمان بۆ کۆنتترۆلکردنی ئەو بارە دەرونی کە لە ئەنجامی عیلاجەکانە دەرەکەوەکو پرۆسێکمانی مەرحەلێکمان پێێتە مەرحەلەی ئیسیحابی کە قەلق و کە ئابە و کۆمەڵێک مشاکیلی نەفسی لە کەسەکە دەرەکەوێت کە پێویستی بە وەرگرتنی عیلاجی نەفسی و لای پزیشکی نەفسی و لە مەرحەلەیەکی ترا پێویستی بە عیلاجی سلوکیە
بە عیلاجی ڕفتاریە بە عیلاجی معریفیە کامە کێیکە ئەمە معالجێکی نەفسییکە واتە بەشێکی تر لە عیلاجەکان پێگێت لە چارەسەرکردنی دەرونی لە ڕێگەی جەلسات و دانیشتن بە ڕێگاکانی عیلاجی سلوکی و عیلاجی معریفی سلوکی کۆمەڵێک عیلاجەکە کەسی معالج نفسی یان معالجی نفسی چارەسازی دەرونی لەگەڵ کەسەکە بە چەند جەرسەیەکی فەردییکە بەشێکی تر لە عیلاجەکان بریتێ لە ئامادەکردنەوەی بەناو کۆمەلگا کە پێچێ توێژەرێکی کۆمەڵایەتی ڕاهێنەرێکی کۆمەڵایەتی کە یارمەتی دەری بێ لەگەڵ یا تێکەڵ بە کۆمەلگای بکاتەوە و بەشێکی تر لە پرۆسەکە بریتێ لە چارەسەرێکی خێزانی بەشداری پێکردنی خێزانە لە چارەسەرکردنی ئەم کەساکەواتە پرۆسەی چارەسەرکردن پێچێ پرۆسێکی درێژخانە کە زۆر جار لە 3 مانگەوە هەتا ساڵێک پرۆسەکە درێژە کێشێتەوە جاری وایە لە 6 مانگ و جاری وایە تا ساڵێکیش پرۆسە عیلاجی درێژە کێشە و پێویستی پێێتی خۆی کاڵی مادەی هۆشبەر بەڕاستی کاریگەریەکان لەسەر نێریان لەسەر مێوەک و ڕەنگە زۆر دیاریکراو نەبێت کە کامیان زیاتر کاریگەری لەسرە بەڵام کاتێک ئێمە تەشخیصێکەکەین یان کەسانێک کە تەشخیصەکەن ئەڵێ وڵا ڕەنگە لە مێیا زیاتر بێ ئەگەرێتەوە بۆ ئەو حاڵەتەی کە ڕەنگە ڕەگەزی مێ بە حکمێەوەی ڕەگەزی وەچەخستنەوەشە ڕەگەزێکە کە هەڵگری مناڵە ڕەنگە کێشەکە بۆ ئەم مەرحەلانە دروست بێنا وەکو کاریگەری نەخێر ئەتوانین بڵێن بۆ مێر و مێ کاریگەریەکان ئەگەر مردن بێ هەروەکو یەکە تێکچوونی سلوکی بێ هەروەکو یەکە تێکچوونی ڕفتاری بێ هەروەکو یەکە چکە کۆمان نزانین لە ئالوودەبوون کۆمەڵێ تێکچوونی ڕفتاری و دەرونی و جەستەیی دروستە بێت کە لە نێر و مێ هەمیوەکو یەک تیا دەرەکەوێت بۆیە توان بڵێم کاریگەریەکانیان کێشەی کێوتۆ دروست ناکەوە جیاوازە کێوتۆی نییە تامان من بە حکمیەوەی کە لەم سنتەرەی ئێمە زۆر جار کەیسەکانە بینین و ئەوان بەشێکی زۆری کەیسەکانیشمان نەخۆشی دەرونین بە تەنیا بەڵکو ئەوان کە مدمینی سەرمادەی هۆشبەرن و ئەیان بینین ئەم کەیسانە ئەتوان بڵێم چیرۆکەکان بەشێکیان متەشابه و لێکچوونن و بەشێکیان جیاوازن گەورەترینیان یەکێک لە سەیرترین ئەو کەیسانی کە لای من بووە ئەتوان بڵێم کچێکی 7 ساڵان بووە کە بەهۆی مادە هۆشبەرەکەەوە تووشی کۆمەڵێک حاڵەتی تری خراپ ئەبێ لە ناویانە لەشفرۆشی لە ناویانەکە کچێکی تەمەەن بۆ نمونە 16 بۆ 7 ساڵ بەهۆی ئەوەی کە لە ڕێی ڕەفیقەوە بۆ ئەوەی کە تێکەڵ بە کافتریاکانە بن و دانیشتن لە کافتریاکان و بۆ ئەوەی وەکو فێڵ هاوڕێ خۆشەویستن هاوڕێ خۆی مادەکەی بۆ کاتە ناو یەکێک لە خواردەمەنیە خواردنەوەکانیانەوە کە دوجار ئەم کەسە مدمینە بێ و دوجار هەر ئەمانە تووشی کۆمەڵی حاڵەتی لەشفرۆشی ئەەکەن و دوجار کەیسەکە گەورە بووە و حتا چۆتە دادگاش و دوجار ئەمەی لێکەوتۆ کە کەسەکە لە ڕێگەی گرتە ڤیدۆیەکانەوە ناچار کراوە کە هەم مادەکانیان بۆ ساخت بکاتەوە هەم لەشفرۆشیەکەشیان بۆ ئەنجام بدا و پەیوەندی بەسێ لەگەڵ کۆمەڵێک بازرگانەوە ناو ڤیدۆکانیان لێوەرگری و پیان بفرۆشنەوەدا چیرۆکەکان سیر و سەمەرەن کە توانین بڵێن بەشێکی زۆریان لە تەمەنە هەرزەکار و مناڵەکانە زیاتر چیرۆکانە هەن بەڵام لە تەمەنە گەورەکانە کەسەکە بەشێکی زۆری بە ڕەغبەتی خۆی بووە و حەزی بەمادەکە بوو و تاقی کردوێتەوە و کێشایەتی و ئێستا سەری کێشاوە بۆ ئالوودەبوون و بە ئاسانی لەژێر دەستیان بە ئاسانی لی ڕاناکەن و ئەدمان و ئالوودەبوون. لە کۆتاییدا گەشتین بەوەی ئەگەر بێت و مەترسیەکانی مادەی هۆشبەر لە بەرچاو نەگیرێت هەوادۆخەکە لە داهاتوودا زۆر زیاتر لە ئێستا لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان خراپتر دەبێت.